ژیری دەستکرد و زیرەکی دەستکرد بۆتە بەشێکی گرنگ لە هەموو کایەکانی ژیاندا لە جیهاندا. سەبارەت بە سنتەری توێژینەوە لە زانکۆی سەلاحەدینێمە بۆ ساڵی 2024 چەند پلانێکمان ئامادە کرد کە زیرەکی دەستکرد بینینە ناو بوارەکانی توێژینەوەی خۆمان، بە تایبەت لە توێژینەوە پزیشکیەکان و لە بابەتی زانستی پزیشکی و زانستی تەندروستی. چونکە ئەوەی کە لە جیهان دەیبینین ئێستا پێشکەوتنێکی باش کراوە بەمبەستی چارەسەرکردنی ئەو نەخۆشیانەی کە پێشووتر چارەسەریان نەبوویان، ئەو نەخۆشیانەی کە پێشووتر چارەسەریان قورس بووە بۆ زانست و ما بڵێن بۆ پزیشکەکان، ئێستا زیرەکی دەستکرد ڕێگایەکی زۆر زۆر باشە. زانستی زیرەکی دەستکرد هەردوو زانکۆی کوردستان و لێرە دەڵێمەوە لە دەگەر ڕۆبۆتی بە دکتۆرایەکان ژیری دەستکرد ئەو ساڵ و پار بەڕاستی زۆر جەماوەری بوو، زۆر جەماوەری پیاکرد بەهۆی ئەوەی چەند ئەپلیکیشنێکی بە خۆڕایی کەوتنە ناو بازار کە بە شێوەیەکی زۆر پاوەرفوڵ بە ژێوەیەکی زۆر توانا و کارە ژیری دەستکردی پیشان بدە. ئەگەرنا شتەکە زۆر نوێ نییە و کۆنا لە پەنجاکانەوە ئەوانەی لە مەجال